حاجی لەقەکان یەکن لەو جۆرە باڵندانەی کە لە جنسی ئەو باڵندانن کە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە بە تایبەتی لە سنووری ئیداری ڕاپەڕین ڕێژەکەیان زۆر زۆرە و ئەمانە بەردەوام دێن بۆ ئەم سنوورە دەمێننەوە و مانەوەیان لێرەدا بۆ ماوەیەکی دیاریکراوە تاوەکو دوچکەکانیان هەڵدێنن ئەگە هێلکە دەکەن دواتر ئەوانە کە گەشە دەکەن دەفڕن بۆ خواروی عێراق و بۆ نزیک دەریای ناوەڕاست و ئەوان دەمێننەوە تاوەکو دووبارە وەرزی کۆچکردنیان دێتەوە. ئەم جۆرە باڵندانە عادەتەن وایە 2 بۆ 3 هێلکە دەکەن یان شتێک زیاتر هەیە کەمتریان دەیکەن ئەوانەی کە بەتواناترینیان دێڵنەوە بەمبەستی ئەوەی کە توانای فڕینی هەبێت و بۆ کاتی کۆچکردنیان. ئەم جۆرە باڵندانە تعاملیان لەگەڵ مرۆڤ زۆر تعاملێکی باش و پەسەندە چونکە هەم لەو شوێناندا دەمێننەوە کە شوێنی نیشتەجێبوونە لەبەری هەڵسوکەوتێکی باشە لەگەڵ مرۆڤ هەیە. ولەسەر ئەو جۆرە خواردنانە دەژین کە وەکو بۆق و وەکو مار و وەکو ئەم جۆرە کرمۆڵانەی کە تۆزێک توانیان هەیە یاخود ئەو مارانەی کە تازە گەشە دەکەن بچکۆلەنە و ئەم جۆرە باڵندانە لە ناوچە لەسەر شوێنە عمودی بەرز یاخۆ زۆر درەختی بەرزدا هێلانە دەکەن بەمبەستەوەی کە کەمتر دەستی مرۆڤیان پێ بگا بەمبەستی ئازاردانیان چونکە بەشێک لە مرۆڤەکان ئێستاش هەیەە بەبێەوەی هیچ سپادەیەک لەم جۆرە باڵندانەکەن دەبنەوە کاری و یاخۆ سەبەبی کوشتنی ئەم جۆرە باڵندانە. ئەمە وای کردووە کە ڕاستی سیمایەکی جوانیشی بە ناوچەکە بەخشیوە کە ئێمەی چالاکوانان و ئەوانەی کە ئەمە زۆر گرنگی لە بواری ژینگە دەدەین زیاتر گرنگی بە جۆرە باڵندانە بدەینەوە بە دیمەنێکی جوان و ڕاستانی ناوچەکەی بزانین. ئەم جۆرە باڵندانە ڕەنگەکان دەگەڕێتەوە بۆ ڕەش و سپی یاخود هەیەە کە ڕەنگی تیشان تۆ دەمەی لە سووریان تیا دەردەکەوێت ئەم جۆرە باڵندانە کە کاریگەریشان هەیە ڕاستی لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی دێرەوە بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە یاخ کەشەوای ناوچەکەەوە گۆڕانکاری لە جۆری سروشتی باڵندەکاندا ڕوودەدات. زیاتر لە ناوچان دەمێنەوە کە شێدارن واتە ئەو ناوچانەی کە هەن بۆم لە نزیک گەرم بێ کە ئەمەش وای کردووە زۆر جار هەیە شێدایی دروست دەکات بەهۆی بوونی ئاوە یان دەم ڕووبارەکان زیان خوزەلکاوەکاندا دەمێنەوە کە شەیەکی تایبەتی هەبێتەوە باڵندە تعاملێکی باش لەگەڵ کەشەوەکاندا دەکات. کە بە تەحدید دیانی لەبەری زۆر دەمێکە هەن ئەوانە سەرتا کۆچبەرێک هاتوون وەکو کەمکەمە تاوەکو زانراوەکە لێ ئارامی زاوری ڕێژەکەیان زیادی کردووە بەڵام بە تاکیدی ئەمە نزیکەی بۆ 50 ساڵ دەی بە تاواتی بە تەحدید دەزانین کە ئەم باڵندان لێکاندا هەبوونیان هەبووە و لە پێشتیژا باڵندانە بوونیان هەبوو بەڵام تاک بوو بە زۆر نەبوو بۆ ڕێژەی زۆرەدا. زیاتر خواردنی ئەم جۆرە باڵندانە بۆق و مار و ئەم کورمەڵە درێژەکانە کە توانای هەزمکردنیان لەگەڵی هەیە بەڵێ بەڵێنای ئەو دەمێنێت یاخود جرج و مشکەکانیش دەخۆن. بەدڵنیای هەموو جۆرە باڵندەیەک بەشی خۆی سوودی خۆی هەیە و هەموو جۆرە باڵندەیەک لە چوارچێوەی خۆیدا کاریگەری هەیە لەسەر سروشت و ئەویش یەکێن لەو جۆرە باڵندانەی کە ئەو زیندەوەرە مەترسیداران وەکو مار کە دەبێتە سەبەبی خواردنیان و یاخود وەکو هەموو ئەو جۆرە بۆقە ژەهراویانەی کە هەنە لە ناویان من دەیان خۆن.